لە هاوڕەگەزبازیەوە بەرەو ئاینی ئیسلام گۆڕانکاریەکی گەورە لە ژیانی گەنجێکی فەڕەنسیدا ڕوویدا بە ڤاریۆکۆز بەناوبانگە جلوبەرگی ئافرەتانی لەبەر دەکرد میکیاژی ئافرەتانی دەکرد وەک هاوڕەگەزبازێک دەژیا بەڵام هەموو ئەوانە کۆتاییان پێهات لە پاشەوەی هاتە ناو دینی ئیسلامەوە وەک چۆن پێشتر لە ئەکاونتەکانی سۆشیال میدیا کارە هاوڕەگەزبازیەکانی نمایش دەکرد بەڵام ئێستا لە پاش هاتنە ناو ئاینی ئیسلامەوە چالاکیە دینیەکانی نمایش دەکات خۆی دەڵێ دووبارە لەدایک بوومەتەوە دەڵێت سپاس بۆ خوا ڕێگای ڕاستی نیشاندام و هیدایەتی دام ناتوانم سپاسێکی شایستەی خوددا بکەم بۆ ئەو هیدایەتدانەی ئەمە لەدایکبوونێکی نوێیە زۆر دڵخۆشم با بڕیارەکەم چیرۆکی ئەم گەنجە کاردانەوەیەکی گرنگی بەدوای خۆی داهێنا زۆر کەس پشتیوانیان دەربڕی بەرامبەر با بڕیارەکەی هەندێکیش دەڵێن ئەوان سەرباری دووریان لە ئاینی ئیسلامەوە بەڵام زۆر بە جوانی ئاینی ئیسلام جێبەجێ دەکەن بەڵام ئێمە خاوەنی ئاینەکەین و وەک پێویست ڕێزی ناگرین ئێستاش درەنگ نییە بۆ تۆ ئەگەر دووری لە جوانیەکانی ئاینی ئیسلام دەتوانی بڕیار بدەی ژیانی خۆ بگۆڕی ئەگەر خراپەیەک لە خۆتدا شک دەبەی ڕەنگە ڕەوڕەوەی ژیان هێندە بە خێرایی تێپەڕێ فریای گەڕانەوە نەکەویت ئێستا بڕیار بدە پێشەوەی درەنگ بوو بێت